فەرەبەرەتنی دازە پرۆژەکان چەند پرۆژەی هەلکاری بەشێک لە شەقامەکانی زانکۆمان جێبەجێ کردووە. داوەکو پێناسانیەک دەمانێت باسێکی کوتەباسێکی ئیشەکەتان بۆ بکەین. مەبەستی سەرەکی ئیشەکەمان کەمکردنەوە ئەو لۆدی خوێندکارانە کە لە کاتی داوامبوونی داوامدا لەگەڵ تەزارب لەگەڵ بوونی سارە کێشێکی زۆری بۆ دروستەکرد. ئێمە هاتوین جامان کردوێتەوە بە هێڵی پیادە پاسکیل سارە کە لەینێکمان تایبەت کردووە بە سارە، لەینی دۆمیان خەتە شینەکانە تایبەت کراوە بە پاسکیل، لەینێکی ترشمان هەیە کە بۆ پیادە و کەمەندامانە. هیوادارین کە بتوانین خوێندکارانەوە بتوان یارمەتیمان دەن پابند بن بەو سیستەمەی کە دامانناوە. لە چەند شوێنێکیشدا کە سورعەمان داناوە سورعەی 20 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بۆ ئۆتۆمبیل کە شتێکی ستاندارە بۆ کەمپی زانکۆ و چەند شوێنێک فیگەری پیادە و کەمەندام لەگەڵ بوونی هێڵی لە هێڵشینەکاندا چەند شوێنێکمان داناوە کە فیگەری پاسکیلە. لە سەرەتادا بەشێکی زانکۆیە کە وەکو تێسە بەشێکی زانکۆیە و لە داهاتوودا ئینشەڵڵا هەموو کەمپی زانکۆ دەگرێتەوە. بەهۆی بوونی کە ئەو بودجەی کە لە بەردەستمان بوو تەنها لەم کاتێدا ئەوەندەمان پێکرا کە بۆ بەڵێ ماوەی گوتە ئینشەڵڵا کە بتوانین لە ماوەیەکی نزیکتردا لە کاتێکی تردا بەشەکەی تریشی تەواو بکەین بۆی سودێکی تای گشتیە بێ بۆ خوێندکاران و پیادە.